کێشەکە ئەوەیە خۆی خطورەتەکەی لێرە ئەوەیە کە ئیمامی ابن تەیمیەش طبعاً زۆر بە توندی ڕەدی لێداونێتەوە و لە مجلدی شەشەمی فتاوی ابن تەیمیەش هەر باسی ئەکاتەوەی مەجموعی فتاوا بتفصيل طبعا زۆری ابن تەیمیە لە هەموو شوێنەکانە زۆر بە توندی بەرامبەر هەمویان وەستاوەتەوە لەم مەسەلەیە ئەشعریە ماتوریدیە معتەزیلەیە علم الكلامە فەلسفەیە هەرچی ئەوەی کە باسی مەجازی کردووە لە قورئانە ئیمامی ابن تەیمیە وەکو شاخێک بەرامبەری وەستاوەتەوە چونکە زۆر نکوڵی لێکا زۆر نەفێکا جوابەکانیشی زۆر عیلمیانە نەگەر کەسێک بە ئینسافەوە هی هەردوو لایەن بخوێنێ پاش ئەوە ئەفەرمێ ئەمە بوارێکی زۆر خەتەرە کاتەوە بۆ ئەوەی کە هەر کەسێک هەستا و ڕاست بووەڵێ ئەوە حەقیقەتی نییە و مەجازە يعني ئێستا کابرایەکی شیعە پێمان ئەڵێ والعصر إن الإنسان لفي خسر والعصر سوێن دەبە و زەمەنی ئیمامی مەهدی دێ ئەگەر مەجازمان ڕێگادا ئێڵێمە حەقیقەتی نییە کە سوێن خواردنە بە زەمەن ئەمە سوێن خواردنە بە زەمەنی هاتنی مەهدی بە کابرایەکی شیعەم و دو عالمێکی شیعەوتم نامە سوێن نییە بە زەمەنی ئیمامی مەهدی وتی ئەی چییە تم سوێندە بەس بەو زەمەنی کە باوکی من ئەمرێ باوکم ما بۆ کاتە بە ڕەحمەت بێ لەگەڵ مردووی ئێوە وتی بۆ باوکی تۆ چێوت مەڵا پۆلیسێکی تەقاعد ێ باشە بۆ جاییزە تۆ بڵێ بە زەمەنی ئیمامی مەهدی بۆ من بۆ جاییز نییە بڵێم بە زەمەنی مردنی باوکم ئێگەر ڕێگامان بە هەردووکمان بە خۆمان داوا بڵێن ئەیەکی چکەش ڕێگا بە خۆدا تەفسیری زەمن بە کەیفی خۆیەکە لەبەرەوە وای لێ دێ هەرواشی لێ هاتووە صیفەتەکانی خوای پەروەردگار هەمووی ئاوا تەویل ئەکرێتەوە هەمووی ئاوا تەحریف ئەکرێ ئێستا لەم سەردەمەیە خەڵکێک هەیە سوورەتی کەهف کە تەفسیرمان کرد ئەڵێ سوورەتی کەهف هەر هەمووی ڕەمزە هیچی حەقیقەتی نییە لەوەی کە کابرایەک دوو باخی هەبوو یەکێکی تر ذیلقەرنەینەوە یەکێکی تر ئەصحاب الکەهفن ئەمانە هەمووی ڕموزن بۆ ئەوەی کە مسلمانان حرەکەتێکی حەزاریەکەن و لەم بابەتان ئێ باش ئەمامووی انحرافکردنە لە قورئانەکە چی ئێمێنێتەوە دوایی کابراڵێن مەسەلەن سوژدەی بردووە لە سوژدەیە ئەم دوعانەی نەخوێندەوە سبحان ربي الأعلى وبحمده کە معلومە ینی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێت لە دەیان ڕێگاوە هەموو لەفزەکانیشی سەلماندووە و چەسپاندووە دەڵێ کاکە مهم تۆ بێ سوژدە بەخوا بەجاباوە کوردی دوعاکان بکەی ئێ نابێ بە پێی مەزهەبەکانی تر نابێ مادام ئەتوانێت